الرجيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. قل هو الله أحد. قل هو الله أحد. الله الصمد. الله الصمد. رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم. هەموومان دەزانین ئەمە ئێستا لە مانگی ڕەمەزان داین. ئەوڕۆ باسی بابەتێک دەکەین لە مانگی ڕەمەزان کە منداڵ و ڕەمەزانە ڕۆژ و گرتنە منداڵەکان چی بکەن لە مانگی ڕەمەزان. ئێوە ئێستا هەموو ڕۆژ هەر وەک پێشتر خواردنەوەی خۆتان بە ئاسایی دەخۆن و جارێ منداڵن نوێژیشتان لەسەر نییە. ئەی چی بکەن لە مانگی ڕەمەزان؟ دەبێت یارمەتی دایە و بابە بدەن. دایە و بابە و خوشک و برای گەورە لە بەیانیەوە تا ئێوارە یان مامۆستاکان بە ڕۆژوون دەبێت ئێوە یارمەتیان بدەن. یان دایە لە ماڵەوە ئیشێکی هەیە بابە لە ماڵەوە ئیشێکی هەیە ئێوە دەبێت یارمەتیان بدەن و کارەکانیان بەڵێ ئافەرین زانەی.